مەبەست لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە ڕوونکردنەوەی کۆمەڵێک بابەت و زانیاری گرنگە کە پەیوەندی بە پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستانە هەیە هاوکات لەگەڵ ئەوەی کار لەسەر ئەم یاسای چاکسازیە کراوە لە ماوەی ڕابردووە کاری بە دواداچوونی جددیمان کردووە لەسەر کۆمەڵێک پرس و بە سوپاسەوە لە ئەنجومەنی وەزیرانیش کۆمەڵێک بڕیاری بۆ دەرچووە و بڕیاری کۆمەڵێک بە دواداچوون دراوە من ئەمەوێت لێرە ڕای گشتی ئاگادارکەینەوە چکە بەشێک لەم بابەتانەی کە کراوە بابەتی مەترسیدارن جگەلەوەی گەندەڵیە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە ئەمڕۆ ئێمە سکاڵای یاساییمان لە ڕێگەی دەستەی نەزاهە و داواکاری گشتیوە تۆمار کرد ئەو ڕۆژەی کە ئەم کابینەیە سوێندی خواردووەواتە دەی حەوت بە ڕێوبەرێکی گشتی بە ڕەزامەندی وەزیری پێشووی دارایی 300,000 کارتۆن هێلکە ڕەزامەندی پێدراوە داخڵی هەرێمی کوردستان بکرێت لە کاتێکدا لەو کاتا هێلکە قەدەغە بووە بە بڕیاری حکومەتی هەرێم و حکومەتی عێراق بە ناوی ئەنفلۆنزای باڵندەوە و بیانووی نووسراوەکە ئەوەیە ئەم هێلکە بۆ سووریا و ڕۆژئاوا و ئەو مەنتیقانە داخڵەکرێت یەک دوای بە دواداچوونی جددی ئەم هێلکانە هیچی بۆ ڕۆژئاوا داخڵ نەکراوە ئەوەی کراوە لە بازاڕەکانی کوردستانە ساخ کراوەتەوە ئەگەر بۆ سووریا و ڕۆژئاواش بێ بۆ ئەوان مرۆڤ نین یەلکەیەکیان بۆ هەناردە بکرێت کە تووشی ئەنفلۆنزای باڵندە بکرێت قەبارەی ئەم بازرگانیە کە ئەگەر ڕێگەی لێ نەگیرایە چەندین ملیۆن دۆلار بوو بەڵام بەشێکی داخڵ کرا و لە خەڵکی کوردستان شاتێپەڕ بوو بەشەکەی تری هیوادارین دادبینیەکی عادیلانە لەسەر ئەمە بکرێت ئەمە دووسێ جار تاوانە بەکارهێنانی دەسەڵاتە بۆ خۆتزیینەوە لە گومرگ چونکە ئەگەر ترانزیت بێک لەسەر پێنجی گومرگەدا مادەیەکی قەدەغەکراو داخڵی هەرێمی کوردستان کراوە لە کاتێکدا لەو کاتا مەمنوع بووە مەترسی بڵاوبوونەوەی خراپترین نەخۆشی هەبووە دوو لە ماوەی سێمانگی ڕابردووە لەگەڵ هاوکارانی تر و ئەم ئیشە بێ بڵێن ئیشی هەموو فراکسیۆنەکانە بۆ ئەوەی بڕوە بە دواداچوونی جددی کراوە لەسەر خاڵە سنووریەکان لەسەر جەم خاڵە سنووریەکان لە ئیبراهیم خەلیل هەتاوەکو باشماخ کۆی پرسی گەندەڵی لە خاڵە سنووریەکانە چه ئەوەی بە ترانزیت بە بەخشین بەهێزی سەربازی لە هەزار کاڵە داخلی ئەم وڵاتێکرێ کاڵی قەدەخە کراو چی ئەو کۆمپانیانە ئەتوانم پێتان بڵێم حەجمی فەساد لە خاڵە سنووریەکانە نزیکەی 40 ملیۆن دۆلار بووە ئەنجومەنی وەزیران هەم لیژنەی پێکێناوە هەم قەراری داوە پێداچوونەوە بە هەموو گرێبەستەکان و بە دۆخی خاڵە سنووریەکانە بکە خاڵێکی تر ئەمەوێ ئێوەی لێ ئاگادار بکەینەوە و خەڵکی کوردستان ئاگادار بن یەکێ لەو گەندەڵیە مونەزەمە مەترسیدارانەی کە لەم وڵاتە هەبووە خۆتزیینەوە بووە لە زەریبە نەک لەسەر هاوڵاتی فەقیر چکە هاوڵاتی فەقیر زەریبەی لێوەرگیراوە لەسەر کۆمپانیا گەورەکان کە هیچ کۆمپانیایەکی بەرەمێنانی نەوت زەریبەی نەداوە کۆمپانیا هەبووە بە ملیۆنان دۆلار عەفو کراوە لە کاتێکە عەفوی زەریبە لە دەسەڵاتی هیچ بەرپرسێکی حکوومەتان نییە زەریبە بە قانون وەرەگیرێ بە قانونە بەخشرێ یەک نمونەی زۆر بەسیطتان بۆ ئەهێنمەوە کۆمپانیایەکی موبایل لێرە کۆمپانیایەکی موبایل لێرە ئەو کارتە تەلەفونەی کە خەڵکی کڕێت جیاوازی کارتەکە کە کارتێکی 10,000 بە 12,000 درێت ئەبوایە ئەو 2,000 ڕاستەوخۆ بدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 200 میلیارد دیناری لە خەڵک وەرگرتووە دەبوو دەستا و دەست لێی وەربگیرێ هیچی لەم بڕەپارە نەدراوە بەداخەوە بۆی کراوە بە قستی 200 مان بەڵام پاش کاری جددیمان ئێستا قەراری حکوومەتمان وەرگرتووە یعنی قەراری حکومەت نەک بۆ ئێمە بۆ وەزارەتی دارایی و بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەمەش وەربگیرێتەوە کۆی بابەتی زەریبەش لای ئێمە ئەبێ پێداچوونەوەی بۆ بکرێت واتە جگە لە بابەتە خەرجیەکان و ئەو چاکسازیەی کە لە یەکەکانی ژمێریاری و خانەنشینی نایاسایی و پلەی سەربازی نایاسایی و وەزیری نایاسایی و هەموو ئەوەی هەیە چاکسازی ڕیشەی ئەبێ لە داهاتا بکرێت ئێمە چاودێری ئەم خاڵانەیەکەین کە ئەنجومەنی وەزیران قەراری لێداوە چ بۆ خاڵە سنووریەکان بزانین ئەگا بە کوێم چاکسازیە چکە دڵنیا بن کۆمپانیا هەیە تەنیا بەبێ ئەوەی هیچ کارێکی جددی بکات لە مانگێکە 10 ملیۆن دۆلاری دەستکەوتووە کۆمپانیا هەیە 5 ملیۆن دۆلاری دەستکەوتووە لە کاتێکا حکوومەت ئەتوانێت ئەم کارانە بکە جگە لەوەی خاڵە سنووریەکان بوون بە منبعێکی گەندەڵی و ئەنجومەنی وەزیران خۆشیان ئیشی جددیان لەسەر ئەمە کردووە و موافقەیان کردووە کە ئەمانە ئەبێت چاکرێ و خاڵی سێمی ئیسلاحیش بە دڵنیاییەوە کە قسەی لەسەر کراوە یان ئێمە بە دواداچوون و ئیشی جددیمان لەسەر کردووە دۆسیەی نەوتە بەهۆی زۆری خەرجی شەریکات کۆمپانیا سکوریتیەکان بەداخەوە ئێمە لیوای نەوت و گازمان هەیە
چەندین هێزی پێشمەرگە و زێرەڤانیمانێ سکیوریتی کەڵگەنەوتەکان درابوو بە هەندێک مەسئول و مناڵە مەسئول لا یەزال ئەمە وای کردووە بەشێکی زۆری داهاتی نەوت نەگەڕێتەوە تا ئێستاش وەکو خۆیەتی ئەوەش خاڵێکی ترە بێ ئیشی لێ بگەین واتە پلانەکە ئەوەیە ئیشە جدیەکەی ئێمە ئەوەیە لەگەڵ چاکسازی لە خەرجی لە داهات و ئەنجومەنی وەزیرانیش ئێستا بەشێکی گرنگیان بڕیارانەی دەرکردووە هەمومان چاودێریانەکەین و سوپاس بۆ ئێوە لام گرنگ بۆم زانیارێ بگاتە خەڵکی کوردستان.